بەناوی خوای بەخشەندە و میهرەبان، خوێندکارانی بەڕێز، قوتابیانی هێژا، ئەم کاتتان باش. بۆ هەڵقەیەکی تر لە تایبەتمەندیەکانی کەسایەتی ئاکادمیک و گفتگۆی ئاکادمیک گەیشتینەوە خزمەتتان. یەکێ لە هەڵقە پێشوەکان سەبارەت بوو بە ئستدلال پەزیری یا قبولکردنی بەڵگەهێنانەوە. بەڵگەهێنانەوە چوار شێوەی بوو بە کورتی یەژمی تا بچینە سەر بابەتێکی تازە. شێوەیەکی تەمسیلیە، یعنی بۆ ئەوەی کە بێژی بە کەسێک ئەلف بێیە و ئەو قبوڵی بکات، ئەچی تەمسیلێک هەڵەگری، نمونەیەک هەڵەگری. هەرچیە نمونەکە تەکی چتە ڕاستیەکە، چتە حەقیقیەکە نێزیکتر بێت، بەڵگەهێنانەوەکە قەویتر ئەبێ و هەرچیە تەمسیلەکە دوورتر بێت، بەڵگەهێنانەوەکە زەعیفە بێت و ئەمە ئەبێتە هۆی ئەوە کە قبوڵ و غەیری قبوڵی چتەکە پەیوەندی بێت بە شێوەی تەمسیلەکەوە، کە کەسی ئاکادمیک نێزیکترین و باشترین تەمسیل هەڵەبژێری. شێوەیەکی تری بەڵگەهێنانەوە ئستقرایی بوو کە لە ژێرە و بۆ بانچوونەوە تۆ لە خەروارێک مشتێک هەڵەگری و بە پێی ئەو مشتە باست لە خەروارەکەکەی و معلومە هەرچیە مشتەکە زۆرتر بێ نێزیک بوونەوە بە ڕاستی ناوەڕۆکی خەرمانەکە زیاترە و ئەوەیە کە لە عیلما ئەبێ نمونەیەکە لە کۆمەلگایەکە هەڵیەبژێری، هەرچێک بتوانی نێزیکتر بە کۆمەلگاکەی بکەیتەوە ئەگەر خودی کۆمەلگاکە متالعە بکەی ڕاستیەکە باشتر دەسەکەوێ. نمونەیەکی تری ئستدلال قیاسە کە ئەمجار لە کولۆ بۆ جوز ئەڕۆین و ئەمە وەختێکە ملەتێکە ناسی، علمێکە زانی، کۆمەلگایەکە ناسی و لە ڕووی ئەو کۆمەلگا لەسەر تاکی کۆمەلگاکە بڕیارە دەیت و باس ئەەکەی و بەو خاڵانە کۆمەلگاکە ناسیەوە ئەزانی ئەو تاکەیش هەر ئەبێ وابێ کە ئەمیش ئەتوانێت دقەتی نەبێوە لە بەڵگەهێنانەوە ڕەوشێکە، بەڵام ڕەنگە خەتای بێ ئەمیش. ئەوە ئاخرین شێوەی بەڵگەهێنانەوە کاتێککە توێژی ئەلف بێیە و تا ئێستا ڕەوشی مەسەڵەن دوو لە هەموو ڕەوشەکان باشتر سەلماندیە کە ئەلف بێس و ئەگەر ڕەوشێکی باشترمان دەست بکەوێ ئەویش قبوڵەکەین. یعنی ئەزانین ڕاستێکەمان تەواو نەچەسپاندێ، بەڵام هەموو هەوڵ و تێکۆشانەکان تا ئێستا هەر ئەوەندەی خستە سەبەرچاو و بەو بۆنەوە کە ئەمە ئاخرین زانیاریەکانە نەتیجە ئەگرین قبوڵی بکەین و بەم شێوە ئستدلالێژن ئستدلالی ئستنتاجی. جا ئیسا کەسی ئاکادمیک بە زانینی ئەم چوار شێوەی ئستدلالە ڕوبەڕوو ئەبێتەوە تەکی ئیدعایەکە لە عیلما، لە عەقیدە، لە کۆمەلگا کە ئەبێ ئەم بەرانبەر بە ئەو ئیدعا هەڵوێستی بێت و لێرە ئیدعاکان سێ جۆرن. ئیدعاەکە منطقین و عەقڵ توانێت قبوڵیان بکات و ڕەشناڵن، عەقلانین، کە تا ئەو ڕۆژە ئەوەی کە قوەی عەقلی و ئیدراکی بەشەرە، ئەوەی کە بەڵگەهێنانەوە توانیوێ بیکا، بەڵگەی سادقبوون و دروستبوونی ئەو ئیدعایە خستێ سەبەردەست و لەرا کەسی ئاکادمیک ئەبێ ئیتر هەستی بناتە لاوە، بە عەقلی بچواتە بەردەمی ئەو ئیدعا و ئەگەر حەزی لێکا یا حەزی لێ ناکا لەبەر ئەوەی ڕاستە قبوڵی بکات و ئەمەژن پێی کارێکی خردمەندانە یا خردپەزیش عەقڵ قبوڵیەکات. کاتێکە کەسی ئاکادمیک ڕوبەڕووی ئیدعایەکی تر هەر بە هەمان شێوە ئەبێتەوە، بەڵام ئەمجار هەمووی قوای عەقلی، هەمووی زانیاریەکان، هەمووی ئەو شتانە ئەو ئاگای لێ و هەوڵ و تێکۆشانی بۆ کردگە نیشانەدات ئەو شتە دروست نییە و هیچ بەڵگەیەک بۆ سادقبوونی دەست ناکەوێت، بەڵکو هەموو بەڵگەکان لەسەر کازببوون و غەڵەتبوونی شتەکەس. ئەم شتە دژ بە عەقڵە و کەسی ئاکادمیک ئەگەریش حەزی لێبێت ئەبێ وەری نەگرێ و لە هەڵوێستیا باتڵبوون یا قبوڵ نەبوونی ئەو شتە بسەلمێنێ و باسی بکات. ئەم کارە بەرانبەر بە ئیدعاەلێکن کە لە عەقڵایەژن پێیان خرەت ستیزن، دژ بە عەقڵن. و کاتی وایچ هەیە کەسی ئاکادمیک ڕوبەڕووی ئیدعایەکە بێتەوە کە هەمووی هەوڵ و تێکۆشانەکانی ئیدراکی، عەقلانی، فەلسەفی و منطقی ئەو کەسە ئستدلال یا بەڵگەیەک پێیان ناکات بۆ دروستبوونی شتەکە
یا بۆ نادروستبوونی شتەکە کە زۆرینەی ئیدعاکانی ئائینی لە هەمووی مەکتەبەکانە وان چون عیبادین و ئەبێت تۆ تعبدی ڕوبەڕوویان بوویتەوە لێرە چون بەڵگەیەک نییە بۆ دروستبوون یا بەڵگەیەک نییە بۆ نادروستبوونی شتەکە خرد لێرانە ئەمانە لە دەستی عەقڵ و خرد هەڵدێن ڕائەکەن کە وابوو ئەبێت تۆ لێرانەها هەوڵێکی تازە دەست پێ بکەی کە هەستت بە کام دێوادا ئەمەرزێت عەقڵ لێرا هیچی نییە بۆ وتن و لێرا تۆ ئەبێت بە هەستت شتێک بۆ خۆت هەڵبژێری بێدەنگ بیت لایەنگری بکە یا هەرچیەک ئجازە بدەی کەسی تریش هەر بەو شێوە ڕەفتار بکات بەم حاڵەتانە کە عەقڵ ڕوبەڕووی ئیدعاکانە بێتەوە ێژن خردگوریز یا ئەو شتەی کە لە عەقڵ هەڵدێ و جارێ عەقڵ هیچ وەسیلەیەکی بۆ تاقیکردنەوە نییە کەوابوو کەسی ئاکادمیک بە هەمووی زانیاریەکانی و بە هەمووی هەوڵ و تێکۆشانیەکانی و لە ڕێگەی بەڵگەهێنانەوە ڕوبەڕوو بە سێ شتەوێتەوە شتانی عەقڵی دژ بە عەقڵ وە ئەوانەی کە لە عەقڵ هەڵتێن عەقلەکانە بێ بپەزێرێت دژ بە عەقڵەکانە بێ ڕەتکە و قبوڵی نەکا و لە بەرانبەر خرد پەزیرەکانە چاوەڕوانی زانیاری تازە بکە و ئیجازە بدات هەستی هەر کەسێک بە هەر دیوێکە ئەچووە بڕوات چونەمەیترێتە ئەنفوسی و عەقڵی نییە تا کاتێکی تر بەخواتە نەسپێرم